دیارترین بەهرەمەندەکانی لاماسیا کە لە کلاسیکۆ درەوشانەوە. یاری کلاسیکۆی نێوان ڕیال مەدرید و بەرشلۆنا هەمیشە شاهێدی دەرکەوتنی سەرنجڕاکێشە لەلایەن یاریزانێکی لاوی ئەکادیمیایانەی کەتەلۆنیەکە. لە ئێستادا بارسا ژمارەی زۆر یاریزانی لاوی لە پێکهاتەی سەرەکی خۆیدا هەیە لەلایەن لامین یامالی سەرکردایەتی دەکرێت. لاوانی بەرشلۆنا کە لە موەرزە لە فێرمین لۆپێز و لامین یامال و بالدی و مارگیۆ پێکهاتوون هیوادارن شوێن پێی یاریزانە بگرن کە لە کاتی یاریەکانی بەرشلۆنا بەرامبەر ریال مەدرید لە کلاسیکۆدا درەوشاونەتەوە. لیۆنێل مێسی ئەستی ئەرجەنتینیەکە بۆ دیارترین بەرەمەنی لاماسیا دانرێت بە درێژایی مێژوو. لیۆ بە دیارترین یاریزان دانرێت کە لە کلاسیکۆ درەوشا بێتەوە، چونکە ریال مەدرید پێنجەمیانەیە کە مێسی زۆرترین گۆڵی لە تۆمار کردبێت. لیۆنێل مێسی 26 گۆڵی بەرامبەر ریال مەدرید تۆمار کردووە و 14 سێستیشی بۆ هاوڕێکانی دروست کردووە. چاڤی هێرناندز ڕاهێنەری ئێستای یانە کەتەلۆنیەکە یەکێکە لەو یاریزانانەی زۆرترین جار بەشداری لە کلاسیکۆ کردووە، 42 یاری لە ڕکابەرە جیاوازەکاندا بەرامبەر ریال مەدریدی ئەنجام داوە. خاوەن 5 گۆڵ و 8 ئەسێستە. ئەندرێ ئەنێستا یەکێکە لەو یاریزانان دیارانەی کە بەشداری زۆر یاریەکانی ریال مەدرید و بەرشلۆنای کردووە بە 38 یاری. ئەنێستا لە سەراستی گۆڵکردن 3 گۆڵی تۆمار کردووە و 8 ئەسێستی بۆ هاوڕێکانی دروست کردووە. سێرجیۆ بۆسکێس ئەو یاریزانەیە کە زۆرترین یاری لە مێژووی کلاسیکۆدا ئەنجام داوە بە 46 یاری پێش لیۆنێل مێسی و سێرجیۆ ڕامۆس کەوتووە. کاریەکەیان 45 یاریان ئەنجام داوە و سێرجیۆ لە 21 یاریدا توانیوێتی سەرکەوتن بەرامبەر ریال مەدرید بەدەست بهێنێت.